سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەیاننامەی دادخوازی کۆمەڵێک لە بنەماڵەی گیانبەختکردووانی ناڕزایەتیەکانی مانگی ڕابردوو لە ئیلام، ناڕزایەتی کرێکارانی شارەداری ئیلام، بەردەوامی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە لە 56 زیندانی ڕژیمی کۆماری ئیسلامی، بەڕێوەچوونی ڕۆڕەسمی ڕێزگرتن لە یادی گیانبەختکردووانی ناڕزایەتیەکانی مانگی بەفرانبار لە زانکۆی ئازادی مەشهەد و لە سێدارەدانی چواردە بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. بەیاننامەی دادخوازی کۆمەڵێک لە بنەماڵەی گیانبەختکردووانی ناڕزایەتیەکانی مانگی ڕابردوو لە ئیلام. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە بنەماڵەی گیانبەختکردووانی ناڕزایەتیەکانی مانگی بەفرانباری ئەمساڵ لە ئیلام بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک خوازیاری هۆکاری گیانبەختکردنی ئەندامانی بنەماڵەکانیان و هەروەها سزادانی تاوانباران بوون. بەپێی دوایین زانیاریەکان لە بەیاننامەکەدا ماژەبەوەکراوەکە لەتیف کەریمی، محەممەد ڕەزا کەرەمی، مەهدی ئێمامیپور، ڕەزا عەزیمزادە و موحسن محەممەدی بە چەقەی هێزەکانی سوپای پاسداران لە بینای سوپای مەلەکشاییەوە گیانیان بەخت کردووە و ئەم ڕووداوانە بە بەڵگە کراوە. هەروەها لە بەیاننامەکەدا جەخ لەسەرەوە کراوەتەوەکە کاتی تەقەی هێزەکانی ڕژیم فەرماندەی گشتی سوپای مەلەکشای بە ناوی ڕەسوڵ مورادیان لە بیناکەدا بووە و دەستی لە خوێنی گیانبەختکردوواندا هەیە. لە درێژەی بەیاننامەکەدا بنەماڵەکان خوازیاری سزادانی تاوانباران، هەڵوێستی کۆمەڵگای نێودەوڵەتی دژ بە جەنایەتەکانی ڕژیم و هەروەها ڕوونکردنەوەی ڕووزاوەکە بوون. درێژکردنەوەی ماوەی بەندکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری سنە. بەپێی راپۆرتی گەیشتوو، هاوڵاتیەکی خەڵکی شاری سنە سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 30 ڕۆژ لە بەندکرانی نەتەنیا لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە، بەڵکو ماوەی بەندکرانەکەی بۆ ماوەی لانیکە مانگێکی دیکە درێژکراوەتەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، ئەو شارۆمەندە بە ناوی کەیوان زەندکەریمی ڕۆژی یەکشەممە 14 مانگی ڕابردوو لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیسلاحاتی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. شانی باسە سەرەڕای بەدوەداچوونی بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی ئەو هاوڵاتیە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لەبەردەستانیە. ناڕزایەتی کرێکارانی شارەداری ئیلام. ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ سەرکوتی خەڵکی ناڕازی لە شارە جیاوازەکانی کوردستان، کرێکارانی شارەداری شاری ئیلام دژ بە خراپی دۆخی ژیان و معیشەتیان ناڕزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتەکان، کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی کەمبوونی حەقدەستەکانیان لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین و تەنانەت توانایی دابینکردنی سەرەتاییترین پێداویستەکانی بنەماڵەکانیان نییە. هەروەها ناڕازیان لە درێژەی کۆبوونەوەکەدا سەرەڕای ئیدانەی سەرکوتی خەڵکی ناڕازی لە ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرانباری ئەمساڵ، خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئیمنی شوێنی کار، کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ سەر کرێکارانی ناڕازی و هەروەها پێدانی حەقدەست و مەزایە دووەخراوەکانیان بوون. بەردەوامی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە لە 56 زیندانی ڕژیمی کۆماری ئیسلامی. بەپێی راپۆرتەکان، بەندکراوانی ڕاگیراو لە 56 زیندانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە هەفتەی 106دا بەردەوامیان بە هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارەدا. سەرچاوە ئاگادارەکان ئاماژە بەوە دەکەن کە بەندکراوانی بەشداربووی ئەو هەڵمەتە بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ئاماژە بەوە دەکەن کە سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 3 هەفتە لە دەستپێکردنی ناڕزایەتیەکانی خەڵک دژ بە دەسەڵاتی جەنایەتکاری کۆماری ئیسلامی، هێشتا کۆمەڵێکی زۆر لە بنەماڵەی بەندکراوان ئاگاداری ڕەوەندی دۆسیە ڕۆڵەکانیان یان شوێنی ڕاگررتنیان نین. لە درێژەی بەیاننامەکەدا جەخ لەسەرەوە کراوەتەوە کە ژمارەیەکی زۆر لە دەستبەسەرکراوان سەرەڕای نەبوونی بەڵگەی پێویست و هەروەها لە دۆخێکی نادادپەروەرانەدا تۆمەتی ناڕەوا یان حوکمی قورسی قەزاییان بەسەردا سەپێنراوە.
کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئەعدام لە شەڕە جیاوازەکانی ئێران. بە پێوە وێنانەی بەدەستمان گەیشتوون، بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە سێدارە لە شەڕە جیاوازەکانی ئێران بە بەڕێوەبردننی چەندین کۆبوونەوە پشتیوانیان لە هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە کردووە. بەپێی راپۆرتی گەیشتوو بەشداربووانی کۆبوونەوەکان بە وتنەوەی دروشم دژ بە دەسەڵاتی گەندەڵی کۆماری ئیسلامی، بەرزکردنەوەی وێنەی بەندکراوانی مەحکوم بە سێدارە و هەروەها بە بەدەستەوەگرتنی پلاکارد خوازیاری هەڵوەشانەوەی حکمی سێدارەی هەموو زیندانیان، ئازادی دەستبەجێ بەندکراوانی سیاسی و عەقیدەتی و هەروەها کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر ناڕازیان بوون. بەڕێوەچوونی ڕۆڕەسمی ڕێزگەرچن لە یادی گیانبەختکردووانی ناڕزایەتیەکانی مانگی بەفرانبار لە زانکۆی ئازادی مەشهەد. ڕۆژی سێشەممە چواردەی ڕێبەندانی 1404 هەتاوی خوێندکارانی زانکۆی ئازادی مەشهەد با بەڕێوەبردننی مەراسمێک ڕێزیان لە یادی گیانبەختکردووانی ناڕزایەتیەکانی مانگی بەفرانبار گرت. بە پێوە وێنانەیە کە بەدەستمان گەیشتوون، خوێندکارانی بەشدار لە مەراسمەکەدا بە بەرزکردنەوەی وێنەی فائزە حسەین نەژاد، وتنەوەی دروشم دژ بە دەسەڵاتی ژنایەتکاری کۆماری ئیسلامی، خوازیاری ڕوونکردنەوەی هۆکاری گیانبەختکردنی ناڕازیان لە ئێران، سزادانی تاوانباران دژ بە خەڵک، هەڵوەشانەوەی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەروەها ئازادی دەستبەجێ دەستبەسەرکراوان بوون. هەروەها لە درێژە مەراسمەکەدا خوێندکاران جەختیان لەسەر ئەوە کردەوەکە تا کاتی وەدیهاتنی داخوازیەکانیان بەردەوامن لە ناڕزایەتی و کۆبوونەوە. دەستبەسەرکردنی 4 قسابی لە شەڕە جیاوازەکانی کوردستان و ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا 4 قوسابی لە شارەکانی کرماشان، ئیسفەهان و تاران لەلایەن هێزەمیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان نادیارە. بەپێی راپۆرتی گەیشتوو ئەو قسابیانە بەناوەکانی سەجاد دارابی، بورهان سامیکیە، پارسا هێمەتی و شێروین باقریان جەبەلی کە تەمەنیان 16 ساڵە بە توندوتیژی و بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزەکانی ئێجارەی سڵاتی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانیەوە ناوەندەکراون. شانی باسە بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، بۆرهان سامیکیا و شێروین باقریان جەبەلی مەترسی سەپاندنی حکمی محاربە و حکمی سێدارەیان لەسەرە. سەپاندنی حکمی 8 مانگ زیندانی تەعەزیری بەسەر چالاکێکی سنفی مەعەلیمان. بەپێی دوای زانیاریەکان، چالاکێکی سنفی مەعەلیمانی دانیشتووی شاری تالان لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حکمی زیندانی تەعەزیری و 2 ساڵ قەدەغەی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی بەسەردا سەپێنراوە. راپۆرتەکان ئاماژە بۆ دەکەن کە ئەو چالاکوانە بە ناوی ژاڵا ڕۆحزاد لەلایەن لەقی 26 دادگای انقلابی شاری تارانەوە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم بە 8 مانگ زیندانی تەعەزیری سزادراوە. شانی باسە ناوبرا و پێشووتر چەندین جار لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و لێپرسینەوەی لێکراوە و دوایین جار بەدانانی بارمتەی 700 ملیۆنی بە شێوەیەکی کاتی ئازاد کراوە. دووە هەواڵ لە سێدارەدانی 14 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا 14 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارە دراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، 9 بەندکراو بەناوەکانی سەعید ڕۆحانی، شەیوب لەشکەری، بەهرام بەنی ئەسەد، هێدایەت میرزایی، ئەفشین مەلەکی، تەحماس مهرجوو، عەلی حەقیقەت، هیرمان سەدری و مەجید سۆهرابی بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی سیرجان، ڕەشت، ئەهواز، بۆرازجان، ئیلام، خاف، لاهیجان، مەهاباد و مەلایر ئەعدام کراون. هەروەها 5 زیندانی دیکە بەناوەکانی کوڕۆژ نەیەری، ئسحاق میری، موراد بەیگ حەقیقەت، پویا لەشەنی و خەلیل هێمەتی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی یەزد، جیرۆفت، بیرجەند، سەبزەوار و شیراز لە سێدارە دراون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.